لە 2014 ئێمە داوای حەق و مافی خۆمانەکەی لەم پرۆژەیە و ئێمە شاسوار عەبدولواحید بە کەسی یەکەمی ئەم پرۆژەیە زانین چونکە ئێمە وەختی خۆی کە پرۆژەکە دەست بەکار بۆ شاسوار لە NRTەوە ڕکلامی بۆ پرۆژەکە کردووە و ئێمە دەزانی خەڵکی تر لە پشتی پرۆژەکەیە بەڵام شاسوار عەبدولواحید بە دەرەجە یەکەم بەرپرسە لە خواردنی پارەی ئەو خەڵکە ئەم خەڵکەمە بەشداریمان لە پرۆژەیە کردووە پرۆژەی چاویلان ئەم پرۆژەیە بەدەیان فێڵی بۆ کراوە لە دەوایرەکانی حکوومەت بێگومان ئێمە گومانمان نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆم کادری و حیزبم بەرپرسە لە هەندێ هەڵە و کەمبووکردەکانی دەوایری حکومی کە ئاسانکاری بۆم پرۆژەیە کراوە داوا لێبرم هەیە بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەاندن پێش ئێمە پەلاماری کەناڵەکانی ڕاگەاندیاندا و ئێمە نازانین ئەم سێ چوار کەسە چێن و بەمەبەست ئێمە هەر جارێک چوار کەس خۆپشاندانمان کردبێ هێزە چالاکە مەدەنیەکان بەدەیان سارە لێرە بوون ئەمڕۆ بەمەبەستی سارەیەکان بانگ نەکردووە و ئیداری ئەم شارە بەرپرسە لەو حاڵەتە هاوسەرۆکانی یەکێتی بەرپرسن لەم شارە ئەگە خۆیان بەخاوەنی ئەم شارە زانن پێویستە لەمڕۆوە کێشەی خاوەن پشکەکانی چاویلان چارەسەر بکەن کە بەدەیان فێڵە داواکاری گشتی سلێمانی ئاگادارە دادگای سلێمانی ئاگادارە خۆیان بەرپرس بە